باش کوردستان سڵاوتان لەبێ باینتان باش هاوڕێیان خۆشەویستان شاخەوانانی بەڕێزی خێزانە جوانەکەمان هیوادارم هەموو ڕۆژێکتان هەر خۆشی و شادی بێ. ئەمڕۆ بە تایبەت ڕۆژێکی زۆر زۆر خۆشە لە سروشتێکی زۆر زۆر تایبەت و جوانین لە کوردستانی ڕەنگین. ئەم شوێنش گوندی سپیاوە لە دۆڵی شاورێ. هیوادارین سەرەتای ڕۆژەکەمان و کۆتایی ڕۆژەکەمان پڕ جوانی و پڕخۆشی بێت. با بە یەک ڕیز بڕۆین، هەچ کەسێک پێویستی بە هاوکاری بوو بێگومان ڕێبەری لێ چاودێری لێە و ئەو خەڵکە بەڕێزێک کە بەیەکەوە لەگەڵمانان هەمویان بە هەمان شێوە هاوکاری یەکترە بین و هیچ کەسێک جێ نایڵێت تکا هیچ کەسێکیش بە پێشی ڕێبەر نەکەوێت بێگومان تۆچی لە هەر شوێنێکە بێ ڕێبەری ئەو شوێنێت لەگەڵا بێ بۆ ئەوەی کە هەم شارەزای شوێنەکەی هەم خەڵکی ئەو شوێنەش ئەناسێت تاکو هیچ دووشی هیچ گرفتێک نەبینەوە. ئەوەی کە زۆر زۆر گرنگە ئێمە هەموو جارێک دڵنیا بینەوە لەسەری تەئکیدی لێ بکەینەوە هیچ مەسەلەی پاک و خاوێنیە بێگومانێکێک لە بنەما هەرە سەرچەکانی بوون بە شاخەوانی کەسێکەوەی کە سەرەتا پاک و خاوێنی خۆی پارێزێت. ئێمە ئەمڕۆ ئەم گێنمانەمان هێناوە، ئەمە بێگومان خۆراکێکی بەدی لە بۆ باڵندەکان وەکو هەمووان نەزانی تۆ خۆنیا ئەو شتانێک کە لە سروشتا هەیە بەکارێن بۆ خواردن، بەڵام ئێستا لەم کاتەیە هیچ شتێک نییە تاکو باڵندەکان بیخۆن سەری چواردە بتانکەن سەری دارەکانکەن هیچ شتێکی پێوە نییە. ئێمە وەکو هاوکارێک ئێمە استفادە لە سروشتی ئەوانەکەین، سروشتی ئەوان بەکارێنی بۆ خۆشی خۆمان با ئێمەش تۆزێک هاوکار بینی و لە ڕێگەکەمانە تۆزێک خواردنیان بۆ دابنین. هاوڕێیان لە کۆتایی قسەکانمە کاگارەژ هێت وەکو شارەزایکی بواری وەرزشی خۆگەرمکردن بەستکایە کۆڵە پشتەکانتان دابنێن هەمومان بە یەک جار خۆمان تۆزە گەرمەکەی تاکو ئەو ماسوولکانەمان لە بەیانیوە کە چۆتەوە شوێنی خۆی و سارد بۆتەوە تۆزێک گەرمیەکەینەوە بۆی کە لە ڕێگایە ڕۆشتین تووشی هیچ کەشەنگبوونێکی ماسوولکە و هیلاشی ماسوولکە نەبێت. ناوم کاردۆکاوە دانیشتوی شارۆچکەی عربەتم وەوە من وەکو هەموو مناڵانی ناوچەکەی خۆم هەر لە تەمەنی مناڵیەوە تاکو قۆناغی سەرەتایی و دواناوەندی و قۆناغی زانکۆشم تەواو کردووە وەکو هەموو کەسێکی ئاسایی ژیاوم. ڕەنگە ئەوەی کە تۆزێک جیاوازی هەبوو بێ لە ژیانی منە ئەوەیە کە ناوچەکەی من یا ئەو بیئەی کە من تایە پەروەردە کراوم ئێمە زیاتر خێزانەکەمان خەریکی کاری جوتیاری بووە بە تایبەتی باوکم کاتێک کە لە ئەوتێ من بینیم بێ پێش منیش هەتاکو ئێستاشی لەسەر بێ خەریکی چاندنی گەنم و دانەوێڵە ئەو شتانن و من هەر لە قۆناغی مناڵیەوە کاتێک کە لەگە باوکما چوومەتە سەر زەرعاتەکان چوومەتە دەشتەکان کە ئێمە پێی ئەڵێن سروشت هەر لە قۆناغی مناڵیەوە من لەگە باوکما چووم و هەتاکو ئێستاشی لەسەر بێت و من
لەو کاتەوە خولیایەکی جیاوازم بۆ دروست بووە، حەزێکی جیاواز و تایبەتم بۆ دروست بووە لەسەر خۆشەویستی سروشت. هەمووشمانەزانی کاتێکە کەسێک دانەوێڵەیەک ئەچێنێت ئەبێ لە ناو دڵی سروشتا بیچێنێت، لە ناو ئەو خاکەیە ئەو دانەوێڵە بچێنێت و دواتر لە وەرزی کۆتایی بەهارە ئەیدورێتەوە. شتێکی خۆشتان بۆ باسەکەم لە قۆناغی مناڵیمە کە تووشم بووە. جارێک لەگەڵ باوکم و ئامۆزایەکم و برایشی گەورەمە لەگەڵ باوکما بڵین چوینەتە سەر زەرعاتەکە. پێما بێ باوکم ئەو کاتە با بڵین دەرمانی گەنمی ئەکرد. ئێمە لەگەڵ برا گەورەکەم و ئامۆزاکەما چوینە سەر یەکێک لە شاخەکانی چواردەوری ئەو دۆڵەی کە باوکم زەویەکەی لەیانە تیاچاندە بوو. بۆ یەکەم جار بوو لە تەمەنی تقریباً 7 بۆ 8 ساڵیە بچم بەرەو ڕووی شاخەکان و سەرکەومەکە لە تەمەنی ئەم دادەیا بووم دادەفلۆ. وردە وردە سەر شاخەکە ئەکەوتین، هەستێکی زۆر تایبەتمە، بەستێکی زۆر خۆشم هەبوو لەو کاتێکە سەرکەوتین، هەرچەنە زۆر سەخت بوو سەرکەوتن پیاە، بەڵام سەرنجام کۆڵم نەیە تاکو لەگەڵیانە گەشتی کۆتایی شاخەکە و هەستێکی زۆر زۆر تایبەتمە بوو. و من بە حکمی ئەوەی کە هیچ بنەمایکی شاخەوانیم نەئەزانی بە هەمان شێوە برام و ئامۆزاکانیشم ئەو شتیان نەئەزانی، من بە خێرایکی زۆر بەرەو خوار هاتمە، بەرەو خوار بوومەوە. لە کۆتاییە کۆنتترۆلی هەردوو قاچەکانی خۆم لە دەستدا و سەرنجام لە شاخەکە کەوتمە خوارەوە. بەڵام خۆشبەختانە هیچ شکاوێک لە گیانمان ڕووی نەیە، تەنها سەرم و تۆزێک لە بەشی لاشەم برینار بوو و تەواوی دەموچاوم ئاوسا تاکو 3 ڕۆژی هیچ چاوێکم نەیەبین لەبەر ئاوساوی دەموچاوم. و من ئالەمەوە حەزی زیاترم بۆ شاخەکان و بۆ سروشت پێیا بوو و کوردی خۆمان هەموو جارێڵێ سوارتان نەگلێ نابێ بە سوار، منش بە هەمان شێوە بیرم کردەوە. طبعاً ئەو بەشی کە من تایە وەرگیرام بەدڵی من نەبوو، بەڵام ئەمەش کۆتایی دنیا نیە و من لەگەڵ ئەو بەشە تازایی کە بەدڵی خۆم نیەت هەڵم کرد و توانیم هەر 4 ساڵەکە بە سەرکەوتوی ببڕم و دوجار لە کۆتا خۆناغی زانکۆم کە ساڵی 2015 کرد من بوومە مامۆسایە لە یەکێک لە مەکتەبەکانی ناوچەکەی خۆم. ئەوەی کە جێی سەر سۆڕمان بۆ ئەو بوو کە یەکێک لە مامۆساکانی هاوڕێم پێشنیاری بۆ کردم کە گروپی شاخەوانی هەیە و بە ئەگەر حەزت لێتی با ئەم هەینیە بچینە شاخەوانی. من زۆر بەلامەوە سیر بوو لەبەرەوەی من پێشتر گروپی شاخەوانیم نەدی بوو بەڕاستی و خولیایەکی زۆر زۆرم هەبوو بۆ شاخەوانی. لەگەڵ یا ئەو هەینیە ڕۆشتم، بەڵام لە سەرەتای گەشتەکەەوە تاکو کۆتایی گەشتەکە بارانێکی زۆر زۆر بوو، هەموو گیانمان خوسا بوو لە بارانە. هاوڕەکەم پێی وتم وتی شانسی تۆ ئەم هەینیە باران بوو نەتمانتوانی ئیسفادەی دەکەین، بەڵام من بە پێچەوانەوە چێژێکی زۆر تایبەتمە بینی لەبەرەوەی خولیای مناڵیم بوو، حەزم زۆر لێ بوو. لەو کاتەوە لە ساڵی 2015 بۆ 16 هەتاکو ئەم دقەیەی کە ئێستا قسە لەگەڵ ئێوەیە ئەکەم، من بەردەوامم لە چوونە سەر شاخ و لە خۆشەویستی سروشت و لە هەموو ئەم شتانەی کە خولیای من بووە. ئەوەی کە زۆر زۆر گرنگەیە خاڵە جەوەرێکە لێرە ئەوەیە کە من ئەوەی کە خۆشم ویست بەردەوام بووم لەگەڵیا، ئەو خولیایی کە هەمبوو لە مناڵیە پەرەم پێەیە و سەرئەنجام ئەنجامێکی زۆر باشیە بوو. ئەوش ئەوە بوو کە لە دوای کۆرۆنا ساڵی کۆتاییەکانی ساڵی 2020 بە دیاریکراوی لە 15/8 لە یەکێک لە کۆمپانیا گەورەکانی کوردستان من پێشنیاری بوون بە ڕێبەری گروپی شاخەوانی یاخود ڕێبەری گەشتیاریم بۆ کراومیش بە خۆشحاڵیەوە قبوڵم کرد. بۆچی؟ لەبەرەوەی من خولیای مناڵیم بوو، زۆرم پێخۆش بوو من بتوانم لە شوێنێکی ئەوە خزمەت بە شاخەوانان و بە گەشتیاران بکەم و نابێ ئەوەشمان بیر بچێت کە بە درێژایی ئەم ماوەیە سەختی زۆرم بینیوە و ناخۆشی زۆر هاتوۆتە ڕێگەم، بەڵام ئەوەی کە زۆر گرنگە من ئیشارەتی بۆ بکەم ئەوەیە کە من بە هیچ جۆرێک پەشیمان نەبوومەتەوە یاخود دا نەبڕاوم، ڕاستە خەفەتم خواردووە یا بێتاقەت بووم، بەڵام هەر بەردەوام بووم هەتاکو ئەم دقەی ئێستا قسە لەگەڵ ئێواکەم گەشتیارە بە ڕێزەکان ئەم ڕاتوینتە شوێنێکی زۆر جوان و من بەردەوام ئەبم لەم کاری کە خولیامە بەرنامەی تایبەتر بەرنامەی جوانترم هەیە بۆ ئایندە و من نابێ ئەوم لە بیر بچێت کە من هەموو مانگێک لە سەرەتای مانگا پلانی کۆتایی مانگەکەم داناوە، لە سەرەتای ساڵە پلانی کۆتایی ساڵەکەم داناوە و من پێم خۆشە لێرە ڕووکەمە گەنجان کاتێک کە تۆ خولیایی هەر کارێکت هەیە برەوی پێبە،
مەڵێ ئێرە جێگەی ئەوە نیە یا من حەزم لێتی بەڵام هیچ شتێک یارمەتی دەرم نییە بۆ گەشتت مەمکارە من بەڵێنت پێم کاتێک کە تۆ بەردەوام بی لەسەر ئەو خولیایی کە هەتا ئەگەی بە هەر ئامانجێک لە ژیان تا بتەوێت ڕاستە لەوانەیە کۆمەڵێک شت هەبێ بە دڵی تۆ نەبێت بەڵام سەرنجام هەر ئەگەی بەو شتێک کە خۆت حەزت لێتی و ئامانجی خۆتە لە ژیانتا. طبعا لە ژیانی هەموو کەسێکە ژیان ڕۆژانەی کەسێکە ڕووداوی خۆش و ڕووداوی ناخۆش هەیە بە دڵنیاییەوە من بە ڕووداوە ناخۆشەکە دەست پێ یەکەم لە یەکێک لە گەشتەکانمانە بەڕێزێکمان لەگەڵایە کاک سیروان کە ڕێزمان هەیە بۆی ئێستا لەگەڵ جەماعەتە چۆتە سەرەوە لەبەر التیزاماتی هەبوونی توانی لێرەیە بەشدار بێ لە یەکێک لە گەشتەکانە بەم بێتەلەی کە بە منە جیازیان بۆ کردینیان ڕووداوی نەخوازا و ڕوویاوە تکایە وەرە خوارەوە کە چوومە خوارەوە شتێکی زۆر زۆر ناخۆشم بینی کە بە درێژایی گەشتەکان تاکو ئێستا شتە ناخۆشم نبینیەوە ئەوش ئەوە بوو کە بەڕست کاک سیروان قاچی لە 3 شوێن شکا بوو کەوتبووە خوارەوە لە دۆڵێکی زۆر کەمیش بوو قاچی لە 3 شوێن شکا بوو یعنی ڕووداوێکی زۆر زۆر ناخۆش بوو چکە ئەو مەشهدەم قەت نبینی بوو لە ژیان ما زۆر بێ بێداقەت بووین بەڵام خۆشبەختانە بە جوهدی بەرادەران توانیمان دوو ڕێڕەویداری بۆ دابنین لە قاچی و هەڵمان گرتە سەر و تەلەفۆنمان کرد بۆ لایانی پەیوەندیدار و تاکو ئامبولانس گەشتە سەری و بردمانە خەسەخانە و ماوەیەکی پێچ و چا بوو و ئێستاش خۆشبەختانە لەگەڵمانە لە گەشتەکانە بەردەوامە ڕووداوێکی بەڕاستی زۆر زۆر ناخۆش بوو. شتێکی تریش باسەکەم بۆتان طبعاً لە بواری شاخەوانیە هەموو شتێک بەپێی قانون و بەپێی یاسا ئەبێ بڕوا بڕێوە کەرتێکیان کە بۆ بەیانی هەمومان لە شوێنێک دیاریکراوە کۆبینەوە کەسێکی بەڕێز نەیزانی بوو ئەمە گروپی شاخەوانیە برادەرەکانی پێیان وتبوو ئەچینە سەیران بینە سەعات ئەوە لە فڵان شوێن بە کاتێک کە هات بۆ لامان وتبێ چی بێنم لەگە خۆما وتبیان یەک تەشتی ئاو بێنە هەر خۆی بە تەنیا هاتوو لەگەڵ یەک تەشتی ئاوە نەمانزانین تەشتە ئاوی بۆچیە بەڕاستی و هەتاوە کۆتایی گەشتەکە ڕۆشتوینەتە ئەو هاتوینەتەوە ئەم کەسە بەڕێزە ئەو تەشتەی بندە سابۆ تا ڕۆشتین و هاتوینەتەوە هەر ئەیوت کوان برادەرەکانم بە منیان وتە تەشتە بێنە یعنی ڕووداوێکی زۆر زۆر پێکەنینایی و بەڕاستی شتێکی خۆش بوو بێگومان ئێمە ساڵانە بەرنامەدانی بۆ گەشتەکان و مانگانش پلانی تایبەتمان هەیە بۆ هەموو گەشتەکان دیارە هەر کەسێک کە ڕێبەری شاخەوانی بکات یا ڕێبەری گەشتیاری بکات ڕجاوایە یاخود مەفروزە ئەو کەسە شوێنە گەشتیاریەکان یاخود بابەتە شاخەوانەکان یا شاخەکانی کوردستان بناسێت شارەزای بێت بزانێ چۆن بڕوات چۆن بێتەوە وە چۆن تۆ بتوانیت گروپێک بە سەلامەت بیتە شوێنەکە و بینیتەوە پێش هەموو شتێک کاتێک کە ئێمە بەرنامەی گەشتەکە دانین بێگومان لەلایەنی ئاسایشەوە بۆی بواری ئەمنی بابەتەکە ئەمنیتر بێت خەڵک زیاتر مرتاحتر بێت ئێمە کتابی شاخەوانیەکەین کتاب لەلایەن ئاسایشی بەڕێزەوە هەفتانە کتابەکانی خۆمانەکەین بۆ ئەو شوێنی کە ئەمانەوێت و شوێنی دیاریکراومان هەیە هەموو هەفتەیەک کە بەردەم ئەم نەسوورەکە کۆبینەوە ئێمە هەمومان لێوە گەشتەکەمان دەست پێکات کاتێککە تۆ هەنگاو هەڵەنی بۆ ناو ئەو پاسەی کە ئەڕۆی بۆ گەشتەکەی تۆ لەو دەقەوە دەست پێکات پێویستە کۆمەڵێک یاسا و ڕێسایی شاخەوانی هەیە تۆ پەیڕێوکەی وەکو گەشتیار منیش وەکو ڕێبەری شاخەوانی ئەبێت کۆمەڵی یاسا و ڕێسای خۆم هەیە بەرامبەر بە تۆ پەیڕێوی بکەم بێگومان کاتێک کە ئێمە ئەگەینە هەر شوێنێک گەشتی بۆ بکەین خاڵی یەکەم ئەوەیە کە تۆ ئەبێ ڕێبەری گەشتیاری لەو گوندەیە لەو شوێنە هەڵبژێری دوا سەلامەتە تا خۆشت تاو شارەزای شوێنەکەبی وا سەلامەترە کە تۆ ڕێبەری ئەو شوێنت هەبێ خاڵی دووەم ئەوەیە کاتێک کە لە پاسەکەدا ئابەزیت ئەبێ ئێمە بازنە ئەکەینەوە بۆی هەمووان بە یەک ئاراستە گویان لە ڕێنمایەکان بێ بازنەیشان پێکەینەوە هەموو ڕێنمایەکان لە ئەلفەوە تایە هەرچەنە هەموو هەفتەیەک ئەم شتە دووبارە ئەبێتەوە بەڵام ئێمە وەکو ڕێبەری شاخەوانی زۆر بە پێویستی زانینە بەرەوەی سروشتی کوردستان هەمومان خۆشمانەوێ نامانەوێ پیس ببێ نامانەوێ خۆش و خاڵی تێبچێ لەبەرەوە هەموو ئەو ڕێنمایانە بە گەشتیاران ئەڵین کە پێویستە لە گەشتەکانە ئەنجامی بن گەشتەکە بە سەلامەت ئەنجامین بە سەلامەت ئەگەڕێینەوە بێگومان گیان و سەلامەتی گەشتیاران لە پێش هەموو شتێکەوەیە هیوادارم هەموو کەسێک بتوانێت سەردانی سروشتی کوردستان بکات دوورکەوتێ لە جەنجاڵی شارەکان
من هەنگین حەڤە ساڵ تەمەنمەوە ئەندامێکم لە گروپی شاخەوانیەکەتان پرسیارێکم بۆ تۆ کاردۆ ئەوەیە کە ینی هەمومان مرۆڤین هەمومان تووشی غەڵەت و بیرکردنەوەیەکی ها ناڕاست ئەبینەوە و بەلاڕێمانەبات لە گەشت توشتا جا تۆ لەم گەشتانای ینی بە ڕێگەیەکی زۆر جوان بە نظامێکی زۆر جوان گروپەکە بەڕێوە ئەبێت چی وای لە تۆ کردووە نەکەیتە ئەو غەڵەتانەوە پشتە بەخۆ و بەبستی هەنگی ژیان بێگومان هەر کەسێک کە خولیای شتێکی هەبووە بێ بە دڵ ئەو خولیایە بەجێبێنێ بە دڵ بۆی بڕوا تاکو گا بۆ ئامانجە و ئەبێت من کاتێک ئێمە ئەم سروشتەوە نیەتی من تەنها ئەوەیە کە بێم چێژ لە سروشتەکە وەرگرم نەک بۆ هیچ شتێکی کە بێمە ئێرە ئەگەر بەڕێزت یا هەر کەسێکی کە لەم گروپەیە هەر گروپێکی هەر شوێنێکی کە کاتێک کە سروشت هەڵەبژێرێ تەنها ئامانجی ئەوە بێت کە مرتاح بێ کە بێت شاخەوانی بکە کە بێت بەناو سروشتی کوردستانە بگەڕێ و هیچی کە تەنها ئەمە ئامانجەکەیە منیش بامان شێوە بەم شێوازە بیرم کردێتەوە بۆی خۆشبەختانە نەکەوتومەتە لەو جۆرە هەڵانەوە من ئامان چاودێری گروپم کاکاردۆ ڕێز و سڵاوە لێبێ قەت بیری لەوە کردوەوە دوای خۆت هیچ ڕێچکەیە شتێک بەجێ بێڵی کە خەڵک ئیسفادەی لێ بکە یا خەڵک بە ڕێچکەکەی تویا بڕوات سپاس کاگامان زۆر بەخێر بێ بێگومان ئەوەی کە لە دڵی منایە ئەوەیە کە هەموو کەسێک کاتێک کە ژیان جێڵێت یاخود ئەو بەشەی کە تایە خزمەتەکە جێڵێ ئەوەی کە ڕێز و خۆشەویستی جێبێڵێ ئەوەی کە محیبەت جێبێڵە بۆ کەسانی دوای خۆی کاتێک کە من لەو شوێنە نەمام یاخود ئەم ڕێچکەیەن جێش چوومە شوێنێکی کە خەڵک بووە نمونەی باش من بهێنێتەوە من ئەمە ئاواتی منە کە ئەو کەسانێک کە لە دوای منەوەیان بە هێندەی من و زیاتریش سروشتیان خۆش بوێ ڕێز لە یەکتری بگرن هەتاکو ئەو کارێکیکەن پیرۆستتر بێت کاکاردەوە سڵاو لێبێ دەستخۆشی و لەکەم بۆی میشە جوانە پرسیارە خۆشترین گەشت یان خۆشترین لووتکە بەلای تۆ کە ڕۆشتبێتی کۆ بووە سپاس کاک باکوی بەڕێز خۆشترین لووتکە بەلای منەوە کە چوو بێتم وەلە زۆر سەخت بوو لووتکەی شاخی ژیلوان بوو زۆرتری ئەنداممان هاتبوو بەڵام سەختیەکەی لە ئەنازە بەدەر و بەڵام شتێکی زۆر جوان بوو من لووتکەم زۆر کردو بەڵام هیچ کات ئەو لووتکەیم بیر ناچێتەوە زۆر خۆش و تایبەت بوو لەلام بێگومان ئێمە پلانی تایبەتی بە خۆمان هەیە و پلانم هەیە من وەکو خۆم پلانی تایبەتم هەیە بۆ ئایندە و من بێگومان دڵنیاتانەکەمەوە لەم بوارەی کە من خولیامە هەر لەم بوارەیە پلانەکانم جێبەجێەکەم پلانمان هەیە ئێمە لە داهاتووە سەردانی یەکێک لە شاخە زۆر بەرزەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەین لە وڵاتی ئێران بە ناوی دەماوەند و دوای ئەوەش ئامانجمانە سەردانی شاخە بەرزەکانی تریش بکەین و ئامانجێکی گەورە کە لە ناخی منایە لەم گروپەیە ئەوەیە کە پتەوکردنی لایەنی کۆمەڵایەتی خەڵکە و ئەمە ئامانجمە هەتاکو کۆتایی ژیانم بەم شێوازە ئەبێ من حەز ئەەکەم ئەم گەشتە تەنها بۆ ئەوە نەبێت کە من بێمە ئەم سروشتەوە بگەڕێمەوە من پلانەکەی ترم یاخود پلانی بیم ئەوەیە کە لایەنی کۆمەڵایەتی لەناو خەڵکە پەرە پێ بەم وەکو خۆتان لێرن ئەیان بینن کە زۆربەی خێزان لەگەڵمانە زۆر تێکەڵاون لە ناوێکە زۆر خۆشەویستتر بوون لە ناو یەکە ئێمە خوازیارین ئەم خۆشەویستیە بگوازینەوە بۆ کۆمەلگا بۆ ناو شارەکان بۆ هەموو شوێنێک بێگومان کاتێک کە تۆ سروشتت هەڵبژارد ناوەندی سروشتت هەڵبژارد بۆ گەشتەکانە ئەبێ ئەوەت لەبیر بێت کاتێک کە تۆ ئەچیتە شوێنێکەوە چۆن تەنها دار و گەڵا و جیای لێە ئەبێ بە هەمان شێوە کاتێک ئەو سروشتەش جێش بە هەمان شێوە بە شێوازە سروشتەکەی خۆی بیپارێزی بەداخەوە ئێستا ناوەندەکانی سروشت شاخەکان دۆڵەکان دەشتەکان لەلایەن گەشتیانانەوە گرنگی پێ نادرێت و زۆر پیس ئەکرێت ئێمە ڕجامان وایە کاتێک کە تۆی بەڕێز سەردانی هەر شوێنەکەکەی پاک و تەمیز بیت پاک و تەمیزەکە لە خۆتەوە با دەست پێ بکات من ئەگەر ڕێبەرێکی شاخەوانیم سەرەتا خۆم ئەو پاک و تەمیزیان پەیڕەو نەکەم تۆی گەشتیار تو شاخەوان ناتوانانی پەیڕێ بکەی بێگومان ئاواتی هەمومانە کە سروشتی کوردستان جوانتر و جوانتر بکەین و زیاتر بە ئێوەی خۆشەویستی بناسێنین بەڵام هەموو شتێک بە مەرج و بە شێوازی خۆی
تکایە کاتێکە سەردانی سروشتەکەن پاک و خاوێن بن.